ئێمە وەکوێنێ شێوەکاری هەڵەبجە ماوەی 3 ڕۆژە بەشداریمان کردووە لەم پۆلی شێوەکاریە کە بە هاوکاری ئینستیتوی فەڕەنسی و ڕۆشنبیری هەڵەبجە و گەلەری ئارتفرۆش کە ئێمە زۆر سوودمان بینین لەم 3 ڕۆژە تەکنیکەکانمان گۆڕا من خۆم بە دوو ئیش بەشداریم کردووە کە ئیشەکانمان گۆڕێمە جاران بە ئیشێکی کە بەشداربین بە تەکنیکێکی کە تەکنیکی فڵچە بوو بەڵام ئەم 3 ڕۆژەوەمان کردووە تەکنیکەکانمان بگۆڕین و تەکنیکی حۆر کە ئێمە زۆر سوودمان بینی لەم 3 ڕۆژە هیوادارین ئەم خولانە بەردەوام بێت بۆ ئەوەی هەموو شێوەکارانی هەڵەبجە بەعام سوودمەند بن. ئینستیتوتی فەڕەنسی بە هاوکاری بین فاوندیشن گەلەری ئارتفرۆش دوانیان وەرکشۆپێک بۆ ماوەی 3 ڕۆژ لە هەڵەبجە بکەنەوە کە ئێمە وەکو شێوەکار توانیمان بەشداری لە وەرکشۆپە بکەین و تازەگەریەک بوو بۆ ئێمە و بۆ هەڵەبجەر و زۆر سوودمان لێبینی هیواداری هەڵەبجە ئەم پێشکەوتانە بەخۆیەوە ببینم زیاتر گرنگی پێ بدرێت لەولایەنەوە. زۆر سپاستانەکەم من ڕابان ئایزەر یاریدەری ڕێکخەری پرۆژەی ئارتفرۆش ئێمە وەکو پرۆژەی ئارتفرۆش و دامەزراوەیەوەم بە بەردەوامی کار لەسەر بەرەو پێشچوونی کاری هونەری ئەکەین لە ناو عێراقا بۆیە پلاتفۆرمی ئارتفرۆشمان هەیە تایبەتمەندە بە هونەرمەندانی شێوەکاری عێراقەوە لە تابلۆ و پێکەر سیرامیک دیجیتال ئارت ئەو کارە هونەریانەی کە هونەرمەندان دروستی ئەەکەن ئێمە ئەرکی بە بازاڕیکردن و بڵاوکردنەوەی کارە هونەریەکانیان بۆکەین لە ڕێگەی پلاتفۆرمەکانمانەوە و هەروە لە ڕێگەی وەبسایت و گەلەریەکەمانەوە. و پرۆژەکەمان پرۆژێکی قازانج نەویستە هەر هونەرمەندێک لە ڕێگەی پلاتفۆرمی ئارتفرۆش و کارێکی هونەری بفرۆشێت بەفی گرێبەستێک کە هەمانە لە سەیاسەی پارەی فرۆشەکەی وەرئەگرێتەوە. مەبەست لێرە تەنیا یارمەتیدانی هونەرمەندان و کار بکەین بۆ ئەوەی بەردەوام بن لە کاری هونەری. بیرۆکەی بەشداریکردن لەم پرۆژەیە تەبعاً ئینستیتوتی فەڕەنسی خۆیان بیرۆکەی کارەکەیان هەبوو و ئێمە پێمان خۆش بوو وەکو پلاتفۆرمی ئارتفرۆش بەشداری بکەین لەگەڵیانە و هاوکار بین لە بەرەو پێشتوونی چالاکیەکەیان و بە خۆشحاڵیە و چالاکێکی زۆر باش و زۆر بەسوود دەرچوو بۆ ئەو کەسانەی کە بەشداری کۆرسەکەیان کردبوو و دەستپۆشیان لێ کەم و بە هیوام کە کاری لەو زۆرە بەردەوام بێت.